دوای زیاتر لە 7 کاتژمێر کۆبوونەوەی چالاکوانانی دەربەندیخان لەگەڵ یەکە ئیداریەکانی قەزاکە و کۆبوونەوە ناوخۆییەکانیان بە مەبەستی وەڵامدانەوەی دەستپێشخەریەکەی حکومەت کاتی ڕاگەیاندنی دەرئەنجامی کۆبوونەوەکان و وەڵامی سەرپەرشتیارانی مانگرتووان و خۆپیشاندەرانی شارۆچکەکە هات. ئێمە بەردەوامین وەکو مەنەسەیەک لێرە بەردەوامین لە ڕاگەیەندراوێکیاندا دەستەی سەرپەرشتیاران ڕایانگەیاند کۆتایی بە مانگرتن و مانەوەی 24 کاتژمێری لەسەر شەقام دەهێنن، بەڵام خۆپیشاندانی ڕۆژانە لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ تا 5 ئێوارە لە مەیدانەکە بەردەوامی دەبێت. خۆ ئەگەر دوای 2 هەفتە بەڵێنەکان جێبەجێ نەکرا، ئەوە مانگرتن و خۆپیشاندانی شەو و ڕۆژی دەست پێ دەکاتەوە. جێبەجێ دەکرێت. 2 وەرگرتنی گرنتی بۆ پێدانی پارە و دەست بەکاربوونی کۆمپانیای تایبەت بە چارەسەرکردنی گرفتی ئاوی شارەکە. 3 سەرکردنی کۆمپانیای پێوەری ئاو و وەرنەگرتنی پارە هەتا ئاوەکەمان پاک بکرێتەوە. 4 دانەنانی پێوەری زیرەکی کارەبا هەتا کارەبا دەکرێت بە 24 کاتژمێر. 5 تەواوکردنی هۆڵی نەشتەرگەری دەربەنیخان بە زووترین کات. جارێکی تر سەرڕای سووربوونمان لەسەر داواکاریەکان و پاراستنی ئەم هەنگاوە نوێیەی شارەکەمان لە بەرچاوگرتنی دۆخی ژیانی گشتی و دەستکەوتەکەی ئێوەی خۆشەویست تاکی دەکەینەوە بە میکانیزمێکی نوێ و سووربوونی خۆمان لەسەر داواکاریەکانی شارەکەمان ڕادەگەیەنین و بەردەوام دەبین. ئەویش کاتی گرتبوونەوەکان لە کاتژمێر 2 بۆ 5 پاشنیوەڕۆ سەرکەوتن بۆ ئێوە و داوای ڕەوای خەڵکی بەشمەینەتی کوردستان دەستەی ناڕەزایەتیەکانی دەربەنیخان. بەڵام بڕیاری کۆتایی هێنان بە مانگرتن خۆپیشاندەرانی نیگەران کرد و داواکار بوون تا جێبەجێکردنی بەڵێنەکانیان مەیدانەکە چۆن نەکرێت. وڵایمە بۆ داواکردنی مافی سەرەتایی خۆمانە لەسەر شەقا بۆ ئاو کارەبا کە پێویستیترین مافی سەرەکی خەڵکەکە بێ حکومەت دابینیکە وەلەو ئێمە چەند ساڵە هیچیانمان نییە. بەڵێ بەڵام من تەنها شتێک هەڵێم هەموو میلەتێک حکومڕانێکی بۆ بێ کە شایەنێتی دیارەمانە شایانی ئێمە. ئێمە هەتا توانەمە هەبێ لێرەدا ئەمێنینەوە پشگیری لە هەموو وڵاتیانی شارەکەمەکەم و پشگیری خۆپیشاندەران دەکەین چکە داواکانمان داواکارێکی چەند سەرەتایی و سەرەکین بۆ ژیانی هاوڵاتی لە هەر شوێنێکا بژین و ئەکرێ ئێمە هەتا توانامە هەبێ لێرە بمێنینەوە و بەردەوامی لە خۆپیشاندان چکە ئەبێ داواکانمان بەجێ بگەێنن ئەنجا ئێمە واز بێنین. کۆتایی هێنان بە مانگرتن و مۆڵەتدان بە حکومەت دوای ئەوە دێت ڕۆژی سێشەممە نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یەکە ئیداریەکانی شارەکە و نوێنەری لایەنە سیاسیەکانی شارۆچکەکە لە شاری سلێمانی کۆبوویەوە. لە کۆبوونەوەکەدا بەڵێنی جێبەجێکردنی بەشێکی داواکاری خۆپیشاندەران ڕاگەیەنرا. دواتر قایمقامی شارەکە وەڵامی حکومەتی بە نوێنەری خۆپیشاندەران گەیان کە پێشووتر ڕەتیان کردبووەوە لە کۆبوونەوەکەدا بەشدار بن و ئەمڕۆ چوارشەممە وەڵامی کۆتاییان بە حکومەت دایەوە کە بەردەوامیدان بە خۆپیشاندان و هەڵبەساندنی مانگرتنەکانی لێکەوتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.